پاشان ئەڵێ خی گەورە تەنها لە قورئانە وتوویەتی کە ئەمە قسەی خۆمانەوە ئەی پارێزی مەبەستمەیە بۆ ئەوانی تر دەستکاری کراون ئەوانی تر دەستکاری کراون یەکەم لەبەرەوەی خی پەروەردگار تەنها قورئانی بۆ خۆی هێشتۆتەوە کەوا نایەڵە دەستکاری بکە ئینا نەحن نەزەلنا الذیکر وئینا لەه لەحافظون ئێمە خۆمان قورئانمان ناردۆتە خوار و خۆشمان ئەی پارێزی کەوا بوو پاراستنی قورئانی نەداوەتە دەست مسلمانان دەست زانایان و دەستکار بە دەستان و دەست مسلمانان خۆیان وەکو کە ئەو کتێبانەی طبعا دایە دەست ئەوان هەروکو خی گەورە فەرمێ لە سوورەی مائیدە بۆ ئەوان إنا أنزلنا التوراة فيها هدى ونور يحكم بها النبيون الذين أسلموا للذين هادوا والربانيون والأحبار بما استحفظوا من كتاب الله وكانوا عليه الشهداء أم بيامك الدرا وبو مع المكان ببياواني الديني أوان الربانيون والأحبار مع المكانيان بما استحفظوا من كتاب الله لبرو داوایان لێکرابوو کە پەیامی خوای پەروەردگار بپارێزن وەکانوا عليه شوهەدا ئەوانە لەبەر عالم بوون بەم پەیامانە و ئەشیان زانی کە وەحیە مەفروض بوو پارێزگاری بکەن و ئەوان بیپارێزن بەڵام ئەوان نیان پاراستووە لەبەرەوە مەسئولیەتەکە کەوێتەوە سەرشانی ئەوان ئەمما بۆ قورئان فرمي أنزلنا إليك الكتاب بالحق مصدقا لما بين يديه من الكتاب ومهيمنا عليه ئەم پەیامێکە بۆمان ناردوویتە خوارەوە ئەوە یەکەم جارە خوای پەروەردگاری پارێز دووهەم ناردوومانەتە خوارەوە لەبەر ئێمە خاتەمی پەیامەکانە ئاخر پەیامە هەرەبێ خوای پەروەردگاری پارێزێ بۆیە خوای پەروەردگاریش ئەم قورئانەی نەداوەتەوە دەست بە شەرەکان خۆیان دەست مسلمانەکان بڵێ ئێوە بیپارێزن چکە ئێوەش هەر حەز و ئارەزوو و نەفس و زەخت و تین و فشارتانەکەوێت سەرۆک و بەنو ئیسرائیل وەکو مەسیحەکان و جوولەکان وەکو بودائیزیەکان و کۆوانی تر لەبەر خوای پەروەردگار پاراستوێتی ئەمە یەکەم نقطەی ڕئیسیە دووهەمیش ئیمتیحانێکە بۆ ئەوەی ئەو قەساوسە ئەو پیاوانی دینی جوولەکە و مەسیحی و ئەوان هەست پێ بکەن کە باشە ئەم قورئانە بۆ ناگۆڕێ خۆم قورئانە بەردەوام دوژمنانی ئیسلام هەوڵیان داوە چاپێکی تری بکەن ئیسرائیل هەوڵیدا چاپێ بکە لە ساڵی 1969 جەمال عەبدولناسری تاغوت ئیزاعی قورئان الکەریمی دانا و شێخ خەلیل الحوسەری ڕەحمەتی خوای لەبێت کە ساڵی 1956 یەکەمی عالەم بوو ئەوی هێنا و ختمەیەکی قورئان لە ئیزاعەوە لێدرا دوای منشای و عەبدولباسطوانش طبعا بەردەوام هاتن و ختمەی بەردەوامی قورئان بۆەوەی هەر کەسێک قورئانی چاپکراوی ئیسرائیلی بەردەستکەوتی بێتەوە و گوێی لێگرێتەوە سەیرێکا و زانێمە هی ئیسرائیل و ناخوێنێتەوە لاج هیچ بڵاو نەبوو لەبەرەوە ئەم قورئانە کە خوای گەورە پاراستوێتی بەم شێوە بە هەمووی شێوەی پاراستوێتی وەکو شەفەیی لە هەموو سەردەمانێکە حافظ قورئان هەر هەبوون لە هیچ زەمانە نابڕێن هیچ شوێنێکیش نە حافظ قورئانی لێ نەبێ سەبە فەزلی خوای گەورە لە هەولێر سلێمانی حافظ قورئانی ئافرەتان پەیدا لە هەموو شوێنێکیش قورئان بە نووسراوەیی هەیە کەوا بوو پاراستنی قورئانەکەش هەر هەیە قورئان ئەگەر لە چین لە میانمار لە هەر شوێنەکە لە ژێر زەختان هەمووی بفەوتێ ئێتەوە فەهدێکی تاغوت 500,000 نوسخەی بەس نار بۆ رووسیا کە کردیانە ئاوە بەڵام چەند مەلاینی تر طبع بۆ بڵاو بۆتەوە ئێستاش ئینتەرنێتە لە هەمووی بڵاو بێت لەبەر خوای گەورەی پارێزە ئەوانەی کە قەشەی مەسیحین سەیرەکەنەوەڵم باشە قورئان هەر عەرەبیە نووسەرانی وەحی مەعلومن لە هەموو جیهانە هەرە و نوسخەیە هەیە ئەی باشە بۆچی ئینجیلەوە نەجودایە لە خۆیانە پرسنەوە ئەمجارە ئێ باشە قورئانە ئینجیلە ئارامیەکەی سەیدنا عیسا کووە نەماوە ئەی کێ ئەم ئینجیلانەی نووسیوەتەوە ئینجیلی یۆحەنا 280 ساڵ لە سەیدنا عیسا نووسراوەت ئەنجا ئینجیلی سویدی و ئینجیلی نەرویجی و ئینجیلی عەرەبی و ئینجیلی فارسی و ئینجیلی ئەفریقی و هی سەواحیلی و هەموو شوێنێکی تر هەیە قورئان هەرە و قورئانە نەرویجیەک لە شیمالی نەرویج مسڵمانە بێ قورئانە خوێنە بێ عەرەبی فێر ببێ قورئان فێر ببێ بۆی قورئان خوێنێت ئەجینا تەرجمەی قورئانەکەی بە قورئان بۆ حساب نات ئەمەش نقطەیەکی تری زۆر جەوهەریە کە لە مەسەلەیە هەیە بۆیە خوای پەروەردگار ویستوێتی کە قورئانەکە خۆی بیپارێزێ هەتاکو دووری بخاتەوە لە هەموو ئاڵ و گۆڕی لە لەهەدان لە گومان پێبردن لە فەوتان لەو جۆرەشتانە کە بەسەر کتابی تر هاتوو